لە سەردەمێکی دوورەوە چەند هۆزێکی عەرەبی لە بەیت المقەدیسدا نیشتەجێ بوون. ئەموریەکان و ئارامیەکان و کەنعانیەکانیان تێدا بوو کە لەو کاتەدا قودس بە یوبیس ناونرا بوو کە پەیوەندی هەبوو بە یوبیسیەکانەوە کە ناخێکن لە ناخەکانی عەرەبە کەنعانیەکان، هەر بۆیە ناونرا بە فەڵەستین واتە زەوی کەنعان. لە پاشەوە ناوی یورسالیمی لێنرا و لە دوای ئەوەش گۆڕدرا بە ئۆرشەلیم. پاشەوە ئاشوریەکان و بابلیەکان تێدا نیشتەجێ بوون. دواتر فارسەکان هاتن، پاشتریش ئیغریقیەکان و ڕۆمانیەکان ناوی ئەو شارەیان گۆڕی بە ئیلیا. مسلمانەکان لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا لە ساڵی 15 کۆچیدا ئەو شارەیان ڕزگار کرد. هەرەو سات لە دەستی مسلمانەکاندا مایەوە هەتا ئەو کاتەی کە بەهۆی لاوازی دەوڵەتی عەباسیەوە لە ساڵی 492 کۆچیدا خاچپەرستەکان داگیریان کرد. قودس ماوەیەکی زۆر دیلی خاچپەرستەکان بوو هەتا وەکو ئەو کاتەی لە سەردەستی سەلاحەددینی ئەیوبیدا و لە ساڵی 583 کۆچی گەڕایەوە بۆ مسلمانەکان. لە دەستی مسلمانەکاندا مایەوە هەتا وەکو کەمال پاشا لە خانەوادەی ئەیوبیەکان دەسەڵاتی گرتە دەست و بەڵێنێکی لەگەڵ فەرنجەدا بەست و بەپێی ئەو بەڵێنە قودسی دایە دەستیان. ئەم ڕێکەوتنەش حەرەمی شەریفی تێدا نەبوو، ئەوەش لە ساڵی 626 کۆچیدا بوو. دواتر ناسر پاشا لە ساڵی 637 کۆچی گەڕاندیەوە. پاشتر ناسر لە ساڵی 641 کۆچیدا دایەوە دەستی فەرنجەکان. پاش تێپەڕبوونی ساڵێک لە سەردەستی خەوارزمیەکان کە سەربازی نەجبەددین ئەیوب پاشا بوون گەڕایەوە بۆ مسلمانەکان. لە ساڵی 651 کۆچیەوە تاکو ساڵی 922 کۆچی قودس چووە ناو دەستکەوتی مەمالیکەکان، کاتێک کە چووە ژێر فەرمانڕەوایی تورکەکان و لە کۆتایی سەردەمی تورکەکاندا کۆچکردنی یەهودیەکان بۆ فەڵەستین پەرەیسەند و زۆر بوو. لە ساڵی 1948 زایانیدا ئینگلیزەکان قودسیان بەجێهێشت و وازیان لێهێنا بۆ یەهودیەکان و لە نێوانی یەهودیەکان و مسلمانەکاندا دابەشکرا بوو و بەشی زۆری لای یەهودیەکان مابوویەوە. لە ساڵی 1967 زایانیدا قودس بەشە عەرەبیەکەی کەوتە دەستی یەهودیەکانەوە کە مزگەوتی ئەقساش لەو بەشەدا بوو. چەندین سەدە پێش ئەوەی کە حەزەتی یوشعی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ گەمارەی شاری ئۆرشەلیم بدا، شاری قودس بدا، ئەو شارە هەر بووە کەنعانیەکان بینایان کردووە، کەنعانیەکان دان مەزراندووە، یەبوسیەکان تایە حکومیان کردووە و خەڵکانێکی زۆر قەومانێکی زۆر لەوێ حکمیان کردووە. تەنانەت حەزەتی موسا بەپی گێڕانەوەی قورئان کاتێک کە قیادەی بەنی ئیسرائیلەکە و لە میسر نەجاتیان دەدا ئەوێ بیان باتەوە بۆ فەڵەستین، ئەمریان پێکا ئەڵێ ئەی قەومەکەم بڕۆنە ناو ئەرزی پیرۆز، بڕۆنە ناو خاکی پیرۆز، ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم. کەواتە بەپێی ئەم بڕیارە بێ لەسەر زمانی حەزەتی موسا و بە گێڕانەوەی قورئان خاکی فەڵەستین خاکێکی پیرۆز بووە. بەڵام ئەوان وتیان ئێمە ناتوانین بچین ناو خاکی فەڵەستینەوە چونکە قەومێکی دەسەڵاتداری تایە، وتیان ئێمە هەرگیز ناوێرین بچین ناو فەڵەستینەوە. قەومی بەنی ئیسرائیل وتیان چونکە وتیان قەومێکی جەبارینی تایە، کەسانێکی بەدەسەڵاتی تایە. کەواتە شاری قودس زۆر کۆنترە لە تاریخی بەنی ئیسرائیل و پێشەوەی بەنی ئیسرائیل بچن داگیری بکەن و بیکەن بە پایتەختی خۆیان، ئەم شارە شارێکی بەرپا بووە، پایتەختی کەنعانیەکان بووە. تەنانەت ئەرزی کەنعان لەسەر ئەساسی بنەمای پایتەختی قودس. مؤرخی یۆنانی هیرۆدۆت لە بەشی دووەم و سێهەمی مێژوەکەیە کە باسی تەبعاً ناوی ئۆرشەلیم نابا، وشەیەک لە تاریخی هیرۆدۆتی یۆنانیان نییە بە ناوی ئۆرشەلیم، بەڵام باسی شارێکەکان ئەو پێڵێ قیدیتس. قیدیتس تعبیرێکی یۆنانیە لە وشەی قودس، چونکە وشەی قودس لە ئەسڵا وشەیەکی ئارامیە. جابێ زۆر ئاگاداری ئەو خاڵە بین. ئەو لە مێژوەکەیە باسیەکە باسی شارێکی گەورەیەکە لە فەڵەستینە و پێڵێ قیدیتس کە ئەمە بەپێی زاناکان بەپێی بۆچوونی زاناکان شوێنێکی زۆر گرنگە. طبعاً ئەم شارە بە درێژایی مێژوو کێشەی لەسەر بووە، چەند جار تووشی ڕوخان و داڕوخان و تووشی داگیرکردن بووە، تووشی داگیرکردن بوو. بەڵام ئەم خوای پەروەردگار ڕێز و حورمەتێکی زۆری بۆم شارە بڕیار داوە و ئەوێ بیکا بە شاری ئاشتی، بیکا بە مەدینەتی سەلام، بۆیە کە موسڵمانان لە سەردەمی حەزەتی عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەم شارەیان لە دەست مەسیحیەکان ڕزگار کرد، لە دەست ڕۆمەکان ڕزگار کرد.
بڕیاریاندا ناوی بنێن مدینة القدس بيت المقدس یا ناوی بنێن مدینة السلام. ئەوی لە کۆنڕا کە تێبینی دەکرێت فەڵەستین ناوێکی عەرەبی و شەرقی نییە، زیاتر یۆنانی و ئەغریقیە، کاتی خۆی فینیقیەکانیش لەوێندەرێ بووینە، دوایە ناوی وە ئەرزل کەنعان، عیبرانیەکان زیاتر لێ بووینە، شوێنێک بووە زیاتر جێی ململانەی ئاینەکان بووە، ڕیسالەی زۆربەی ئەنبیایەکان لەو ناوچە و لە نێزیچێ و ناوچەیە پەیدا بووە. وەروەها ڕیسالەی حەزرەتی موسا حەزرەتی عیسا هەمە زۆربەی لەو ناوچەیە پەیدا بووە. ئەو کاتی وا بوو، یعنی سەردەمی قەومیەت و ناسنامەی خاک بە لەگەڵ قەومیەت، یان با بڵێن پەیوەندی قانونی و سیاسی هەرێم و میلەت و دەسەڵاتی سیاسی پێکوە نەنووسابوو وەکو ئەو سەردەمەی. بۆ یەک چێ دەهات دەیتوانی دەسەڵاتێک دروست بکە لەو ناچێ. چەند جارێک بووتە هۆی ململانەی لەگەڵ ئیمپراتۆریەتە گەورەکان لەو ناوچانە. مزگەوتی ئەقسا. مزگەوتی ئەقسا ئەو شوێنانە دەگرێتەوە کە شوراکەی بەدەوردا کراوە و ئەو مزگەوتش دەگرێتەوە کەوا لە ناویایەتی، وە قوبەت و سەغرەش واتە گومەزە بەردینەکەش دەگرێتەوە. ئەوە ڕاستیەکەیەتی، بەڵام ئەوەی کە لە لای خەڵکی ناسراوە ئەوەیە کە مزگەوتی ئەقسا بریتێ لەو مزگەوتەی کەوا لە ناو حەرەمی قودسدایە. بوخاری لە سەحیحەکەیدا و لە ئەبوو زەڕەوە دەیگێڕێتەوە ڕەزای خوای لێبێت وتویەتی: ئەی پێغەمبەری خوا، یەکەم مزگەوت کە لەسەر زەوی دروستکرا کام مزگەوتە بوو؟ فەرمووی مزگەوتی حەرام. وتم پاشان کام مزگەوتە بوو؟ فەرمووی مزگەوتی ئەقسا. وتم ماوەی چەند لە نێوان دروستکردنەکەیاندا هەبووە؟ فەرمووی 40 ساڵ. لە پاش دیاکردنەوەی لە هەر کامێکیاندا توانات هەبوو نوێژی تێدا بکە. ئەوە خێر و چاکەی تێدایە. حافظ ابن حەجەر لە فەتح الباریدا دەڵێ ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە سولەیمان مزگەوتی ئەقسای دروست کردووە. لەوەشدا ناڕوونی و دوودڵی هەیە لەبەرەوەی لە نێوان ئیبراهیم کە بناغی بەیت الحەرامی بەرز کردوێتەوە و لە نێوان سلێماندا سەلامی خۆیان لێبێت 1000 ساڵ هەیە. و حافظ ابن الحەجەریش لە فەتح الباریدا بەو ڕایە ڕازیە کەوا ئیبراهیم و سلەیمان سەلامی خۆیان لێبێت بیناکەیان تازە کردوێتەوە، نەکەوەی کە هەردووکیان یەکەم جار ئەو دوو مزگەوتەیان دروست کرد بێ. ئەو ڕوونکردنەوەیە لە پێشدا هاتووە کەوا کەعبە لەلایەن ئیبراهیمەوە سەلامی خوای لێبێت دروست کراوە. لەسەرەوە لە ڕاستیدا نازانرێت کە کێ مزگەوتی ئەقسای دروست کردووە و سولەیمان بیناکەی تازە کردوێتەوە و لە پێغەمبەری خوداوە صلی الله علیه وسلم شتێک جێگیر نەبووە و نەسەلماوە لە دیاریکردنی دروستکردنی مزگەوتی ئەقسا. هەندێک لە ڕوايەتە کۆنەکان باس دەکەن کە خودی حەزرەتی ئادەم سلامی خوای لێبێت بەشداری کرد لە بنیاتنانی شاری قودس. دوای ئەویش حەزرەتی نوح پێغەمبەر سلامی خوای لێبێت لە دوای تۆفان و بڵێن لافای بەناوبانگەکە دەستی بە بنیاتنانەوەی کردوتەوە و لە دوای حەزرەتی نوحیش حەزرەتی یعقوب سلامی خوای لێبێ و لە دوای ئەویش یعنی کەوا باس دەکرێت کە ئیسحاق پێغەمبەر خوای لێبێ عەلەیهی سەلام داوای لە یعقوب کردووەکەوە شوێنێک دابمەزرێنێت، شوێنێک بنا بکە وەکو ماڵی خوا، وەکو بڵێن شوێنێک بۆ پەرستنی خوای گەورە. و داوای لە ئیسحاق کردووەکەوە ینی ژنێک لە کەنعانیەکان بێنێت بۆ ئەو لەو شوێنێک کا بڵێن کە بۆ خواپەرستی دای دەمەزرێنێ. ئەویش دەستی بەو کارە کردووە هەر لەسەر ئەو بناغێکەوە حەزرەتی نوح بڵێن لەسەری دای مەزراند بوو، لەسەر ئەوە ئەو قودسی دامەزراندوێتەوە. و دیارە بیناکە حەزرەتی سولەیمان دوای ئەو تەواوی کردووە ئەویش و عەفوان داوود و دوای داودیش سولەیمان، کەواتە ئەوانە بە شێوەیەکی متەسەلسیل و بڵێن بە زنجیرە بڵێن لە تابیعێکی بڵێن پیرۆزی یاخود ئاسمانی وحی پێوە دیارە بەپێی ئەوەی کەوا لە کتێبی الأنس الجليل بتاريخ القدس الخليل كمجير الدين الحنبلي دايناوە.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەوڕەوی و بەرزبوونەوەکەیدا بۆ ئەوێ براوە و لەوێەوە بەرز کراوەتەوە بۆ ئاسمان هەروەک خوای پەروەردگارە فەرمێت سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير مزگەوتی ئەقسا لە زەویەکی پیرۆزدایە خوای پەروەردگاریش بەم شێوەیە وەسفی دەکات ونجيناه ولوطا إلى الأرض التي باركنا فيها للعالمين بەیت المقدس یەکەم ڕووگەی مسلمانان بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەرەتای فەرزبوونی نوێژدا لە نوێژکردندا ڕووی دەکردە ئەوێ پاشان فەرمانی دەرکرد بە ڕوووەرگێڕان بەرەو کەعبە خوای پەروەردگار لە سەرەتای سوورەی ئیسرادا فەرمێ بسم الله الرحمن الرحيم سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير لما يتبيروزوا كرنجيو نرخو بايخي قدسی پیرۆز مەسجد الأقصا هەروە خاکی فەلەستینمان بۆ دەردەکەوێت کە لێرەدا خوای پەروەردگار بە دەقێکی قەتعی بە نەسێکی قەتعی دەفەرمێ گەورەیی و باڵادەستی و تەسبیح و تەنزیه هەر شایستەی ئەو خوایە کە شەوێ لە شەوان بەندەی ڕێزلێگیراوی خۆی لە مەسجد الحرامەوە گەیاندە مەسجد الأقصا یعنی لە مەکەی پیرۆزەوە گەیاندە قودسی پیرۆز ئەو مزگەوتی ئەقسایەی کە دەوروبەری خاوەن بەرەکەت و فەڕ و ڕێزە زاناکان و مفەسیران کە سەیری ئەم ئایەتە دەکەن فەرموویانە کە مەبەست لە بەرەکەت هەم بەرەکەتی مادی و هەم بەرەکەتی معنەویە بەرەکەتی مادی بریتیە لەو خێر و بەرەکەتەی کە ڕژاوە بەسەر خاکی فەلەستیندا لە ڕووی باخ و باخات و خێر و خێرات و ئاو و ئاوەدانی و ڕووباری جوان و ئەوانەوە کە لەو سەردەمانەدا و بە درێژایی مێژوو شوێنێکی بەپیت و فەڕ بووە لە ڕووی معنەویشەوە لایەنی ڕوحی و ئاینی و معنەوی زۆر لە خاکی فەلەستینە بە تایبەت لە شاری قودسا بەرجەستە بووە چونکە ئەم خاکە شوێنی حەوانەوە و نیشتەجێبوون و پەناوەرگرتنی پێغەمبەران و پیاوچاکان بووە لە مێژوودا حەزرەت سولەیمان ئەو بینایەتەوە کرد و شوورەکەی تەواو کرد داوای لە خەڵکی کرد و خەڵکی ئەو ناوچەیەکەوە کۆ ببنەوە بۆ ئەوەی کەوە دان بۆ دابنێن بە پیرۆزی ئەو شوێنەوە بڵێن کە شوێنێکی قودسیەتی خۆی هەیە جێی خواپەرستی ئەوانش ئەویان پێداوە ینی ئەو پەیمانیان ئەو بڵێنیان پێداوە یان پشتگیریان کردووە لەوەی کەوە بەڕاستی ئەوە شوێنێکی پیرۆزەوە بێتە شوێنێکی خواپەرستی دوای کۆچی دوایکردن حەزرەت سولەیمان دیارە ئەو مەملەکەتەکەی دابەش دەبێت بۆ سەر دوو بەش مملەکەتی باکوور مملەکەتی باشوور مملەکەتی ئیسرائیل و مملەکەتی یەهودا یەکەمیان پایتەختی ئۆرشەلیم و دیکەش پایتەختی سامیڕەیە ئەو دوو مملەکەتە بەردەوام لە کەوتنە ململانە و کێشە و سڕاع لە نێوان خۆیاندا زیاتر کێشەکانیان لەسەر کاروباری ئاینی بووە کەواتە تەمان ئەو دوو وەکو دووەیلە دوو بڵێن دوو دەسەڵاتی بێهێز لاواز کەوتبوونە ژێر کاریگەری دەوڵەتەکانی دراوسی دەوڵەتە بەهێزەکان ئەوانی کە لە عێراق و لە میسر هەبوون ینی کەوتبوونە ژێر کاریگەری و تەسیری ئەو دوو دەوڵەتە گەورانە طبعا پێشنووسان باس لەوە دەکەن کەەوە شاری قودس زیاتر لە 100,000 بڵێن کە تێک چوە و بنیاد نراوەتەوە و دووبارە بڵێن ئاعادە بیناکراوەتەوە بەهۆی ئەوەی کەوە هۆکاری سروشتی کەمتر بەڵام زیاتر ململانێ و کێشە و سڕاع لەسەر ئەوە بڵێن نەمان هێزە جیازیەکانی سەردەم لە ئەنجامی ئەوە ئەو شارە چەندین جار وێران کراوە و کاول کراوە و خابوور کراوە بە خەڵکەشی بڵێن زۆری لەناو چووە و یاخود دەربەدەر کراوە جارشتێکە بنیاد نراوەتەوە ئەوەش ینی
ژمارەیەکی زۆرە لەو ماوەیە دوور درێژەدا کە بەردەوام شاری قودس جێگەی بڵێن مەطامیع و یاخود جێگەی تەماحکاری و چاوتێبڕینی هێزە جیازیەکان بووە ویستوانەکەوە دەستی بەسەردا بکردنەوە کۆنتڕۆلی بکەن. ئەو کە زۆر خاڵێکە زۆر گرنگە پێویستە ئاماژە پێ بکرێ ئەوەیە ئەوانەی کە دەستیان لە بنیاتنانی ئەو شارە هەبووە ئەو خەڵکانی کەەوە شارەکان دروست کردووە وەکو دەستی کرێکار وەکو خەڵکی شام بوون زیاتر کەنعانیەکان تەمان ئەرد فەڵەستین ئەرد کەنعانی پێگوتراوە ئەو کەنعانیانە دەوریان زۆر بووە کەواتە ئەوان یعنی ئەو شاران دروست کردووە نەک جوولەکەکان وەکو ئەوان کە بڵێن بانگەشەی بۆ دەکەن کە ئەوان خاوەنی قودس بن. لە لای نەسرانیەکان یعنی لای پەیڕەوانی حەزرەتی عیسا فەلەستین گرنگیەکی زۆری هەیە چونکە پیان وایە عیسا لەوێ لەدایک بوو دایکی کە مەریەم بوو لەوێ لەدایک بوو تەنانەت لەوێش لە خاجدرا کە دیارە ئێمە وەکو موسڵمان بڕوامان بەوە نییە کە حەزرەتی عیسا سەلامی خوای لەسەر بێ لە خاجدرا بێ بەڵام ئەوان بڕوایان وایە اینجا پیان وایە هەموو حەواری و یارە نزیکەکانی حەزرەتی عیساش دیسان هەر لەوێ بوو. ئاینی مەسیحی بە بیرروبڕای مەسیحیەکان لە فەلەستینەوە ئینطلاقی کرد بۆ هەموو دنیا کەواتە بەلای ئەوانەوە زۆر پیرۆزە و پیرۆزترین کەنیسەکانیان دیسان هەر لە خاکی فەلەستیندایە. ئەی بەلای موسڵمانانەوە دیارە بەلای موسڵمانانەوە وێڕای ئەوەی کە موسڵمانان بە حورمەت و بە ڕێزێکی تەواو سەیری هەموو پێغەمبەرانەکەن هەموو پێغەمبەرانی مێژووەکەن لە ئیبراهیمەوە تا ئێستا تا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم هەموو پێغەمبەرانی ئاینەکانی تر ئاینە ئاسمانەکانی تر بەلای موسڵمانانەوە بە ڕێز و حورمەتن بەڵکو هیچ جیاوازێک لە بینی پێغەمبەرانە ناکەن ئێمە ئەبێ وەلا و خۆشەویستیمان بۆ هەمویان هەبێ بەلای موسڵمانانیشەوە دیارە فەلەستین مەکانەت و پێگەیەکی تایبەتی هەیە چونکە پەناگەی زۆر لە پێغەمبەران بووە شوێنی لەدایکبوونی زۆر لە پێغەمبەران بووە شوێنی ژیان و عشرەتی زۆر لە پێغەمبەران بووە شوێنی بە خاکسپاردنی زۆرێ لە پێغەمبەران بووە یعنی زۆرە لەو پێغەمبەرانی کە قورئان باسییانەکا بۆمان وەکو ئیبراهیم وەکو ئیسحاق وەکو ئیلیاس وەکو ئەلیەسع وەکو لوط وەکو یوشع وەکو داود وەکو سولەیمان تەنانەت وەکو زەکەریا و یەحیا ئەمانە هەر هەمویان لە خاکی فەلەستینا ژیاون و بە تایبەتی مەسجد الئەقسا ئەو شوێنە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەوڕەوی پیرۆزی خۆیان لە داستانی ئیسرا و میعراجە لە معجزەی ئیسرا و میعراجە لە مەکەوە چووە مەسجد الئەقسا و لە مەسجد الئەقساوە چوو بۆ ئاسمانەکان بۆ میعراج ئەمە بەلای موسڵمانانەوە زۆر گرنگە. شێخ الئیسلام لە کتێبی مەجموعة الرەسائل الکوبرادا دەڵێ مزگەوتی ئەقسا ناوە بۆ هەموو مزگەوتەکە هەندێک لە خەڵکی بەو نوێژخانایانە دەوت ئەقسا کە عومەری کوڕی خەتاب لە بەردەمەکەیدا دروستی کردبوو. نوێشکردن لەو نوێژخانەیەدا کە عومەر دروستی کردبوو بۆ مسلمانان چاکترە لە نوێشکردن لە هەموو شوێنەکانی تری مزگەوتەکەدا. کاتێک کە عومەری کوڕی خەتاب بەیت المقەدیسی ڕزگار کرد لەسەر بەردینەکە خۆڵ و خاشاکێکی زۆر هەبوو لەبەرەوەی نەساڕاکان مەبەستیانەوە بوو کە سوکایەتی پێ بکەن. لە بەرامبەرەوەدا کە یەهودیەکان لە نوێژ و دوعاکانیاندا ڕوویان تێدەکرد عومەر فەرمانی کرد بەلابردنی ئەو پیسایانە لەسەری بە کەعبی وت لەکوێدا بە چاکی دەزانی کە نوێژخانەیەکی تێدا بۆ مسلمانان دروست بکەین کەعبوتی لە پشتی فەغڕەکەوە. عومەر فەرمووی ئەی کوڕی یەهودی یەهودیەتت تێکەڵ بووە بەڵکو لە بەردەمیدا دروستی بکە چونکە پێشەوەی مزگەوتەکان بۆ ئێمەیە لەبەرەوە کاتێک کە پێشەوەی ئومەت بچوونایەتە مزگەوتەکەوە دەچوونە ئەو نوێژخانەیەوە بۆ نوێشکردن کە عومەر دروستی کردبوو. شێخ الئیسلام لە کتێبی مەجموعة الرەسائل الکوبرادا دەڵێ بەڵام ئەهلی زانست لە هاوڵان و شوێنکەوتوان بە چاکە بۆ ئەوان بگەڕێتەوە سەغڕەیان بە گەورە نەدەگرت ڕووگەیەکی هەڵوەشاوە بوو بەڵکو یەهودی و نەساڕاکان بە گەورە دەیانگرت. ئێمە لە ڕێگەی قودسی پیرۆزەوە لە ڕێگەی فەلەستینەوە ئیعتیقادمان هەیە بەوەی ئاینە ئاسمانیەکان سی ئاینە ئاسمانیەکە یەک سەرچاویان هەیە کە سەرچاوی وەحی خوایە و خاتیمە و جێگرەوەی هەر هەمویان بریتیە لە دینی پیرۆزی ئیسلام و بە سەرکردایەتی و پێشەوایەتی پێغەمبەری ئیسلام فەخری کائینات صلی الله عليه وسلم. کەواتە بەلای موسڵمانانیشەوە شاری قودس شارێکی پیرۆزە پێ ئەوترێ ئولە القیبلەتەین وثالث الحرمین الشەریفەین یعنی پێش ئەوەی موسڵمانان هیجرەت بکەن بۆ مەدینە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیجرت کا بۆ مەدینە 3 ساڵ موسڵمانان لە نوێژە لە شاری مەکا ڕوویانە کردە بەیت المقدس. دوای هیجرەتی 16 مانگ ڕوویانە کردە بەیت المقدس. اینجا خوای پەروەردگار بڕیاری دا کە لە نوێژە ڕوو بکەنە مەکەی پیرۆز. بۆیە پێوترێ ئولە القیبلەتەین. تەنانەت مزگەوتێ لە مەدینەیە پێوتێ مەسجد القیبلەتەین، چونکە لەو مزگەوتە دوو جار موسڵمانان کە نوێژیان کردو جارێ ڕوویان کردوتە قودسی پیرۆز. اینجا دوای ئەوە کە خوای پەروەردگار بڕیاریدا کە ڕوو بکەنە مەکەی پیرۆز، هەر لەوێ ڕوویان کردە مەکەی پیرۆز. یعنی هەموو ئەوەنە سیراعات لەسەر ئەو ناوچەی هیچی گرنگ بۆ بەڕاستی کە دوای ناوەکەی بووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو کاتێ سنوور و شانە نەبووە، بەس شوێنە کە پیرۆز بووایە لە بۆ هەر دینێک دەبووە شوێنی ململانەیە لەبەر ئەوەی خەڵکەی زۆری دەهاتێ، دەبووە مرکز، دەبووە دەسەڵاتی کۆنیش وا بوو، ینی پیرۆزیی پێوە دەهات. ینی دائیمەن دەسەڵاتەکانی ئاشووری، بابلی، ڕۆمانی، هەموو دەسەڵاتەکان جۆرێک لە غموزیان دەدا با پیرە گەوریان ئەگەر هیچ ئەساسەکی نەبووایە خاکەکە. مەسەڵەن ئی ڕۆمان دەیانگۆ ئەوە بابە گەورەی ڕۆمان گورگ هینایەتی لەبەرەوەی پیرۆزە لەلایەن خواوەندەوە هاتووە. هەرچەندە لە ئەسڵدا با پیرە گەوریان وازح برایە ڕۆمە و بن عیسۆ بن ئیسحاق، یعنی هەموو حەزارەتانە لە سەردەمی پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان هاتووە. بەڵام ئەگەر ئەوەش نەبوایە شوێنی چەند با بڵێن شوێنێکی وەکی قودس پیرۆز بوو لە بۆ پیرۆزکردنی دەسەڵاتەکەیان و خازعبوونی باقی ئیمپراتۆریەت و کوتەلە بەشەریەکانی تر لە بۆ شوێنێکی وە. لەبەر ئەوەندەیە ئەوە مەرکەزێکی مهم بووە لە بۆ سیراع و ململانی. خۆتی کە ئاماژە بۆ بکەین، خوای گەورە دوو شوێنی لەسەر ڕووی زەوی هەڵبژاردووە وەکو دوو پیرۆزترین شوێن. دیارە هەموو شوێنەکانی تر ئەوانش دیارە مزگەوتی حرامە لە مەکەی پیرۆز بە مزگەوتی ئەقسا لە قودس. ئەو دوو شوێنە تەخسیس کراون و تایبەتمەندیان پێدراوە و هەروەها ئەو دوو شارش خوای گەورە کۆی کردونەوە ئەو دوو شوێنە لە یەک ئاەتی قورئان لە ئاەتەکانیدا ئەوش لە کاتی باسکردنی شەوڕۆی پێغەمبەر دژی خوای لەبێت لە مكة وقدس كأخوة قال فرمي سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله كواتا يعني حكمتي زوري تدا ديال أو دوشوينة كأخوة قال ببيروز راقرتون كونترين فتنة كميجي قدس بخويا وبينيويتي أو كوكج يفراوان بو كدجب مسلماناني أو شارك راوا كبهولانكي ناسرابو أمش صالي 1189 پیش میلاد بو كبني إسرائيل كان أنجاميان دا. بنی ئیسرائیل ئەریحان بەجێهێشت و چوون بۆ بیوس کە ئەو کات بە قودس دەوترا. ئەوان کە بەو شارەدا تێدەپەڕین هەرچێکی زیندوو لە مرۆڤ و گیانداریان دەبینی دەیان کوشت و هیچ شتێکیان بە زیندویی نەدەهێشتەوە. لەوانەیەکی لە هۆکار هەرستەچەکانی گوتمان ئەو مەکانەتە گرنگەیە کە لە ڕووی ئاینیەوەکەوە پێی دراوە هەی بووە. ئێمە دەزانین تاوەکو ئێستاش هۆکاری ئاینی هۆکار پاڵنەرێکە بۆ زۆر لە دروستبوونی کێشەکان و هەروە چارەسەرکردنیشیان ئەمان کاتدا. لەبەرەوە ئەو قودسیەتەی ئەو پیرۆزێکەوە ئەو شارە هەی بووە. طبعاً ئەو پیرۆزیەش دیارەشی شادراوە نەبووە، بە شێوەیەکی بۆ ماوەیی ماوەتەوە خەڵک مەسەڵەن باسییان کردەوە و درێژەی هەبووە. لەبەرەوە هەموو میلەتەکان زانیویانەکەوە ئەو شارە زۆر پیرۆزێکی هەبووە. لەبەرەوە ویستوانەکەوە دەستی بەسەردا بگرن. جا ئەو یعنی لە دوای کەنعانیەکانەوە دەبینین دەکەوێتە ژێردەستی بڵێن یۆنانیەکان. سەمی یۆنانیەکان مسلۆقیەکان دەبینین پەلاماری ئەو شار دەدەن و کوشتارگەلێکی زۆری تێدا دەکەن و خەڵکیش زۆر دەکوژن و کۆنتڕۆلی ئەو شارە دەکەن. ئەم حرەمی قودسی کە ئێستا هەیەوە موسڵمانان بە سۆز و گودازێکی زۆرەوە بۆی دەڕوانن و هەمویان خەون بۆ ڕۆژەوە دەبینن کە ڕزگار بکرێت لە دەستی زایانیەکان لە دەست داگیرکەران. ئەم حرەمی قودسیە سەرەتا لە ساڵی 685 زاینیدا لەلایەن عەبدولمەلیک کوڕی مەڕوانەوە دامەزرێنرا لەو شوێنەی کە عومەری کوڕی خەتاب دیاری کردبوو.
ئەو سرعم لە ملانانێکەوە لە مێژودا ڕوو دەدەن دیارە تابعی سیاسیان پێ و دیارە زۆر بیان گوتمان ڕاست لەوانەیە لە ڕووی پاڵە بڵێن لە پەناوە یاخود لە پشت پەردەوە گوتمان لایانی ئاینی هۆکاری ئاینی دەوری زۆرە بەڵام هاوکاتیش ڕەهەندی سیاسی ڕۆڵی خۆی هەیە ئێستا ئەوەی کە ئێمە تێبینی دەکەین هێزەکانی سەردەم وایان پێ باشە دەسەڵاتدارەکان یاخود هێزەکان دانەوێت هەمیشە کێشە لەو ناوچەیەدا بەردەوام بێ کێشە لەسەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بڵێن کە بنکەکەشی قودسە بە بیانووی جیاجیە و یاخود بە مواڵە بە ینی خافڵاندن و بە بینەوبەردە مەسەلەی سەلام و مفاوەزات و چێشمە چێشم و گەیشتن بە ئەنجام و بە ینی یەکتر قبولکردن و بە ڕێککەوتن و بەوانە بەڵام لە ڕاستیدا دیارە سیاسەتی نێودەوڵەتی ناوێت کێشەی قودس چارەسەر بکرێت دانەوێت بە شێوەیەکی هەڵپەستراوی بمێنێتەوە بە شێوەیەکی ئەزەلی هەتاهتایی چونکە بەرژەوەندەکانی وان لەوەدا بەو شێوەیە بۆی ئەوان دەستیان لەو ناوچە بمێنێ چونکە بوونی ئیسرائیل لە ناوچەکە واتە یعنی بوونی ڕۆژئاوا سیاست ڕۆژئاوا لە ناوچەکە ئیسرائیل دیارە درێژە پێدەر و ئیمتیدادی سیاسەتی ڕۆژئاوایە لە ناوچەکە لەبەرەوە ئەوان لە ڕێگەی ئەوەوە زۆر بە ئاسانی دەتوانن کە دەست بخۆن ناو کاروبارەکان و ئەو ئامانجانێکەوە هەیەە بیپێکن و بە چ ئاڕاستەیەکەوە دەیانەوێت ڕەگەزەکان یاخۆ بڵێن ڕەگەزەکانی ئەحداس ئاڕاستە بکەن و بیان جوڵێنن 480 ساڵ پاش فیتنەی یەکەم و لە ساڵی 713 پێش میلاد لەلایەن پاشای ئاشوریەوە سەنحاریب هێرشی دووەم کرایە سەر قودس ئەو پێشەوەی بگاتە شاری قودس تەواوی ئەو یەهودیانەی کە لەسەر ڕێگاکەی بوون دەکوشت و ئەوانی دیکەشی بۆ سەرزەمینی خۆیان گەڕاندەوە پاش تێپەڕبوونی 3 ساڵی دیکە و لە ساڵی 710 پێش میلاد پاشای ئاشوریەکان بۆ جاری دووەم بەهۆی مانەوەی پاشماوەی یەهودیەکانەوە هێرشی کردە سەر شاری قودس و داگیری کردەوە پێشەوەی ئاشوریەکان فەڵەستین چۆڵ بکەن و هێرشەکان کۆتایی پێبهێنن سوپای ئاشوری نەخۆشی تاعونی تێکەوت و 180,000 سەربازی ئەو سوپایە تووشی ئەو نەخۆشیە بوون پاشای ئاشوریەکان هەمویانی کوشت تا نەخۆشیەکە لە وڵاتەی کە هەبوو پەرە نەسێنێت بۆ وڵاتەکەی خۆی ئەمەش بۆ هۆی ڕوخان و داڕمانی حکومەتی ئاشوری پاش لە ناوچوونی دەوڵەتی ئاشوری فەرمانڕەوایی میسر قودسی داگیر کرد و لە ماوەیەکی دوور و درێژدا فەرمانڕەوایی قودسی دەکرد و بە باج و سەرانە لە خەڵکەکەی دەسەند و پێشکەش بە فیرعەونەکانی میسری دەکرد دوای ئەوەی یەهودیەکان دەسەڵاتیان گرتە دەست و دەستیان دایە فەساد و خراپەکاری ڕۆژ بە ڕۆژ ئەو کارەیان پەرەی دەسەند خی پەروەردگار تووڕێی خۆی نواند و بەدەستی پادشایەکی ستەمکاری تر بە ناوی بەختون نەسر کە پاشایەکی ستەمکاری بابلی بوو هێرشی کردە سەر یەهودیەکان و لە ساڵی 597 پێش میلاد بە تەواوی قودسیان داگیر کرد و زۆرترین دانیشتوانی قودس کە ئەو کاتی یەهودیەکانی تێدا بوو کوژران هێندەی بەسەردا تێنەپەڕی بەنی ئیسرائیل دژ بە بەختون نەسەری پاشای ستەمکاری بابل ڕاپەڕینیان کرد لە بەرامبەردا بەختون نەسەر لە ساڵی 586 بۆ جارێکی دیکە هێرشی کردە سەر قودس و داگیری کردەوە و بە تەواوی توانای یەهودیەکانی کوشت و گەورەی بەنی ئیسرائیلیەکانی بەدیلگرت و ڕەوانەی بابلی کرد لەم نێوەندەشدا سەرجەم پەرزگاکانی یەهودی سووتێنران و کەرەستەکانیشیان کران بەژێر خۆڵەوە دوای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر شاری قودس بە چۆڵی دەبینرا تاوکاتەی پادشای ئێرانی کوڕەش هێرشی کردە سەر بابل و داگیری کرد بەمەش یەهودیەکان لەسەر دەستی بابلیەکان قوتاریان بوو دەستیان کرد بە ئاوەدانکردنەوەی شارەکەیان پاشای ئێرانی کوڕەش بووە هاوکاریان لە ئاوەدانکردنەوەی شارەکەیاندا پاشەوەی یەهودیەکان شاری قودسیان ئاوەدان کردەوە دەستی داگیرکاری بەسەریانەوە نەما دەستیان کردەوە بە بڵاوکردنەوەی فەساد و خراپەکاری لەو شارەدا لەم نێوەندەشدا پاشایەک بە ناوی ئانتیهۆس کە جێنشینی ئەسکەندەری مەقدۆنی بوو لە ساڵی 168 پێش میلادی هێرشی کردە سەر یەهودیەکان لە شاری قودسدا و داگیری کرد و پەرزگای یەهودیەکانی ڕوخاند و ئەو دیوارەی کە بە دەوری شاردا دروستکرابوو تێکیدا و زۆربەی دانیشتوانی شارەکەی کوشت پاشە و مێژوە قودس کەوتە ژێر دەسەڵاتی ڕۆمەکان لە ماوەی فەرمانڕەوایی ڕۆمەکاندا سەرزەمینی قودس زۆرترین خوێنی تێدا ڕێژرا تاو کات لە ساڵی 65 پێش میلاد فەرمانڕەوایی ستەمکاری ڕۆم بۆمبی لە ماوەی 3 مانگدا قودسی ئابلوقەدا و پاش داگیرکردنی شارەکە زۆربەی خەڵکەکەی کوشت
و لە هەمان کاتدا و لە زمانی فەرمانڕەوایی بیلاتوسی ڕۆمی لە ساڵی 29 بۆ 39 میلادی شاری قودس چەندەها جار تووشی هێرش و کوشتن و کۆکوژی بووەتەوە. ترسناکترین و خوێناویترین سەردەم بۆ جوولەکەکان سەردەمی ڕۆمانەکان بوو و سەردەمی پاش زین ینی بڵێن دوای سەردەمی حەزەتی مەسیح لەدایکبوونی مەسیح عەلەیهی سەلام کە ڕۆمانەکان حکمیان دەکرد بە دەیان هەزار کەس بەڵکو دەڵێن نزیکە ملیۆنێک کەس جوولەکە کوژران لە سەردەستی ئیمپراتۆرە ڕۆمانەکان و تا ئەو ڕادەی گاڵتەیان بە جوولەکان دەکرد ڕۆمانەکان یعنی لە کاتی بڵێن ڕابواردن و کات بەسەربردنیاندا ئەوە ناندێنە لەگەڵێکتر بە شەڕان دەهێنان کە وەکو مبارەزە وەکو مسارعە لەگەڵ یەکتر کتەوە یەکێکی دیکە بکوژی یاخود بەرامبەر بە جان لەبەرە دڕندەکان داندنان کە لەگەڵ زۆرانبازی بکەن بێگومان ئەنجامەکەشی دیارەکە بەس دەکات خەڵکانێکی زۆر جگە لە دیل میلیۆنە کەس بەس کوژرا و لە سەدەسی ڕۆمانەکان کەواتە سەدەمی بڵێن نیڕۆن و هەروە دوای سەدەمی ئیمپراتۆر تیتۆس ئەوانە ناسراون بەوەی کەوە خەڵکان بە سەدان هەزار جوولەکان کوشتلمەوەی حکمی خۆیاندا ئەوەش تەمان گوتمان خوێن ڕێژێکی زۆری لێکەوتەوە و تاوای لێهات ئەستەن جوولەکە وەکو بوونی نەما ئەنە وەکو لەم تاولەها قائمە وەکو کیان وەکو دەسەڵات وەکو سیادا وەکو سوڵتا هیچ شتێکیان نەما بەڵکو هەموو توانەوە و بەو شێوە سەحق کران و ئیبادەکان لە سەدەمی ڕۆمانەکان دیارە ئەوەش لە بێبنەما نەبووە تەمان ئەو ینی ئازاردانەی جوولەکان یەکێک لە هۆکارەکانی لەوانە بگەڕێتەوە ئەو ڕەفتار و مامەڵەی جوولەکان خۆیان هەر شوێنێک کەوتێدا ژیابن دیار ئەوان زۆرە لە سیاست زۆرێک لە مامەڵەیان کردو لەگەڵ دەوروبەری خۆیان وای کردووە کەوا ببنە بوونەوەرێکی نەخوازرا و قێزەوان و بە خراپترین شێ مامەڵەیان لەگەڵ بکرێ یعنی بڵێن دائما لەگەڵ ئەو کەسانە بن کەوا خەریکی پلان داڕێشتن و مؤامرات لە دەوڵەت لە دەسەڵات یاخود خۆ بە گەورە زانین و خۆ بە زانین وەکو شعب الله المختار ئەوەی کردووە کەوا دائما ئەوانە لە هەموو لە سەردەمی کۆن و سەردەکانی ناوەڕاست و سەردەمی نوێش بە چەندین ڕووداوی مێژووی سەلمێنراوە لە هەموو وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی بڵێن ڕۆژهەڵاتیش بە خراپترین شێ مامەڵەیان لەگەڵ کراوە بەڵام لە ئەوروپا لە ڕۆژئاوا زۆر زیاتر بە خراپتر مامەڵەیان لەگەڵ کراوە لە ڕووی حساب بۆ نەکردن یاخود لە ڕووی پراوێست خستن و ئازادان و ئەشکەنجەدان و گرتنیان و کوشتنیان و هەتا دوای پێشان وابوو کە بۆ ئەوی گورز بوەشتن بۆ ئەوی بڵێن یعنی خەرچتریشی پێ بترسێنن هەر هێزێک دەهات زۆر بە توندی دەستی دەوەشاندە و ناوچەند کە تەیمور لەنگ هات هۆلاکۆ هات چەنجیزخان هات سەلیبیەکان هاتن یعنی هەموو ئەوانە شێوەیەک لە شێوەی تند و تیژێکی بێ قسووریان دەکرێت ینی یەک لەو نۆقتانەی کە باز دەکرێت لە شەڕەکان لە چیای ئەلب ئەو شەڕەکە مقاتیلەکە چەکدارەکە بە قەشەی گوتی ئەرێ ئەمن ئەو نەفرانی لێم دێرە نازانم هەندێکیان هەیە دەترسێم ئیمە بن هەندێکیان دوژمن بن وتی تۆ هەمیان بکوژە ئەوە ئیمێنە بە دەستە باشتە ئەوی کەشت دەستە جەهەنەمی یعنی ئەوە لەو سەردەمەش زاروێ شتی و هەرچی لێ دێت یعنی کوشتن بووە ئاو خواردنەوە یعنی کەرامەتی بەشەریەت زۆر فەرقی هەیە لەوەی لە ئیسلامدا باس دەکەی تۆگەر کەسێکت کوشت کە ئەنەهو یەک ئومەتت کوشت لەوێنرێ کوشتن وابوو لە بۆ ئەوەی خەرچی تریشی پێ بترسێ ئەوانە هەموو کوشتارێکی زۆریان لە ناوچەکەی کرد هەرچی ڕزگارکردنی قودس بوو لەلایەن سەلاحەدین بە پێچەوانەی ئەوەی بوو دادگەری و ڕێزگرتنی دیل و ڕێزگرتنی ماڵ و مندار و دار نەبڕین و ینی ئەو کۆمەڵە نەریتانی کە ئێستاس وا باسی دەکرد بوویتە ئیتیفاقیەتی دووەلی ئەو کاتی پەیڕەو کراوە. لە ساڵی 79 میلادی فەرمانڕەوایی ستەمکار و خوێنڕێژی ڕۆمەکان بە ناوی تیتۆس بۆ جاری دووەم قودسی ئابلوقەدایەوە تا کارگەیشتەوەی بە هەزاران کەس لەبەر برسێتی لەنێو ئەو ئابلوقەیەدا گیانیان لەدەستدا دواتر بە ناچاری خۆیاندا بەدەستەوە. پاشەوە فەرمانڕەوایەکی تری ڕۆم بە ناوی ئادریانوس لە ساڵی 135 میلادی دووبارە هێرشی کردە سەر شاری قودس و داگیری کردەوە. زۆربەی دانیشتوانی شارەکەی کوشت و پەرستگاکەی لە ناوبردن و خانوەکانی خاپور کرد. ئەم فەرمانڕەوایەت تەنها بە کوشتاری یەهودیەکانەوە نەوەستا تا شوێنەی دەستی دەڕۆیشت کەوتە گیانی مەسیحیەکان و ئەوانیشی کوشت و لە کڵێساکانیان دەری کردن و خاپوری کردن. لە هەمان کاتدا خۆی دوو پەرستگای بەناوی زوهەر و مشتەری دروست کرد.
دوایەوە لە ساڵی 614 میلادی سوپای ئێران قودسیان داگیر کرد و لەم هێرشەدا زیاتر لە 90,000 مەسیحی کوژان و بە هاوکاری یەهودیەکان کڵێسای قیامەتیان ڕووخاند. خاچی مەسیحی کە لای مەسیحەکان پیرۆز بوو شکێندرا. پاش 1700 ساڵ لە مێژووی خوێناوی قودس و پیرۆزیەکانی ئەو شارە چەندین فەرمانڕەوا و زاڵم و ستەمکار هاتن و چوون، بەڵام ئەم جارەیان جیاواز لە جارەکانی دیکە قودس ڕوبەڕووی سوپایەکی تر دەبێتەوە. لە سەردەمی جێنشینی ئەبوبەکری سەدیق خوای لێ ڕازی بێ بۆ گەیاندنی پەیامی ئیسلام و فەتحی شام کە قودس بەشێکە لە شام، لەو کاتەدا فەرمانڕەوای خەلیفەی مسلمانان دەردەچێت کە ڕێنمایی سوپا دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگ لەگەڵ خەڵکی. لەو کاتەدا فەرمانی خەلیفەی مسلمانان دەردەچێت کە ڕێنمایی سوپا دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگ و خەڵک. لە ڕێنمایەکانی ئەبوبەکری سەدیق و سوپاکەدا وتراوە خیانەت مەکەن، فرت و فێڵ مەکەن، لە کوشتندا زیادە ڕەوی مەکەن، حەقتان نییە منداڵ و مێرد منداڵ و ژن بکوژن، هیچ بەڕۆیەک ئاگر نەدەن، خۆتان لا بڕینی درەختی بەردار بپارێزن، هیچ مەڕ و مانگە و حوشترێک قوربانی نەکەن مەگەر تەنها بۆ خوای گەورە نەبێ. هەر کاتێک بە خێڵێک گەیشتن بە مەبەستی خۆپارستن چوو بوونە پەرستگاکانی خۆیانەوە نەیان کوژن و ئازاریان نەدەن. ئەوە بوو سوپای مسلمانان لە سەردەمی خەلافەتی عومەری کوڕی خەتابدا گەیشتە قودس بە فەرماندەیی عومەری کوڕی عاس. چەند مانگێک شارەکەیان ئابلوقەدا و دانیشتوانی شارەکە ئەوەیان پێخۆش نەبوو، کەوتنە گفتوگۆ لەگەڵ سوپای مسلماناندا، گەیشتنە ڕێکەوتنێک کە ڕاستەوخۆ لەگەڵ خەلیفەی مسلماناندا پەیمان ببەستن و کلیلی قودس بدەنە دەست خەلیفەی مسلمانان. لەو کاتەدا عومەری کوڕی عاس هەواڵیدایە خەلیفەی مسلمانان عومەری کوڕی خەتاب و ئەویش زۆر بە سادەیی سواری ئەسپەکەی بوو، لەگەڵ کەسێکی چاوساخیدا بەرەو قودس ڕۆیشتن. گەورەکانی قودسیش لە شار هاتنە دەرەوە بۆ پێشوازی لە خەلیفەی مسلمانان، پێشەوەی سوپای مسلمانان بچێتە نێو شاری قودس. ڕێککەوتنێکیان لە نێوان خۆیان و عومەری کوڕی خەتابدا مۆر کرد و قودسیان دایە دەستی عومەری کوڕی خەتاب. کە هەر ئیمپراتۆریگات شوێنێکی داگیر دەکرد، تەرتوێرانی دەکرد، تاڵانی دەکرد، کۆمەڵک سزا و پاداشی زۆر سەرسوڕهێنەر و دەگمەنیان لێ دەکرد. دوایێ بە شێوەیەکی داگیرکاری دەبوو. هەرچی گرتنی قودس و ناوچەکانی ترە لەلایەن هێزەکانی ئیسلام وا نەبوو، یعنی دەهات فەتح دەکرا، بەڵام دوای خەڵکی ناوچەکە بە خۆیان دەبوونە خاوەن. یان ئەگەر لە بیدایەت تەماشا بکەین لە پاش حودەیبیە تەنها 10,000 مسلمان هەبوو، چۆن توانی بەشی ئەو هەموو جیهانە بکە. یعنی هێزێک بوو نەدەهات تاڵان و بڕۆ و با بڵێن داگیرکاری بکە، دەهات فەتحی دەکرد و سوڵتەکەش دەکەوتەوە دەست خەڵکەکەی. بۆی جیاوازێکی یەکجار زۆری هەبوو لەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب. جار لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی با بڵێن نزیکەی 1 قەرن سەلیبیەکان هاتن داگیریان. طبعا بابا پاپای ئەو سەردەمی داوایەکی زۆر بەرزی بڵاو کردەوە کە داوای کرد لە هەموو ئەوروپا، تازە نازەی ئەوروپا بوو کە بێن قودس ڕزگار بکەن. یەکەم داوای لە شارلمان کرد، شارلمانی فەڕەنساوە تازە چی خستە سەری، لەبەرەوەی بەڕاستی ئیشوکاری زۆر گەورەی کرد، توانی ئەوەی خلافەتی ئەندەلوس گورزەکی کوشندە لەوێ بدا، اینجا هێزەکانیان پەڕینەوە لە بۆ ئەولایە. یعنی جۆرێک لە یەکێتی ئەوروپی داوا کرد، یەکێتی مەسیحی داوا کرد پاپا بۆ ئەوی بێن ڕزگاری بکەن و وەهاتن. نزیکەی سەدەیەک لە ژێر دەستیان بوو. لەو سەدەیەدا چی خراپە و خراپەکاری و چی کوشتار و چەوسانەوەی کردیان، بەڵام کاتێک کە سەلاحەدین چوو ناوچەکەی ڕزگار کرد، عەدالەت و بەزەی و یعنی جۆرە حکمێک بوو کە دەبۆ داگیرکرا و داگیرکار ئازادیەکی بەڕاستی بە معنای ئازادی بوو. ئەو لەلایەک لەلایەشتریش خۆشە هەڵوەستەشی لەسەوەی بکەین ڕۆڵی کورد. طبعا جەیشەکەی سەلاحەدین بەشی زۆری جەیشی عەجەمی بوو، بە تایبەتی کورد، کەمتر عەرەبی تێدا بوو. یعنی ئەگەر بە ئیبن خەلدون بخینەوە یان لە سەردەمە نوێی بە تایبەتی دکتۆر فەهمی شەرناوی بخینەوە، بە وازحی باس ئەیش بازەکە دەرێ وڵا عەرەبەکان زیاتر خەریکی خیانەت بوون، هەندێک ئیمارەتیان دروست کرد بوو سەر بە لەگە مەسیحەکان دەستیان تێکرد بوو دژی سەلاحەدین. بەزە و تاریخە کەم باز دەکرێت چونکە عەرەبن کەمتر باز دەکرێت، بەڵام حەقە باز بکرێت. بە تایبەتی ئەدەبیات و نەریتی ئەمەریەکان لەو ناوچە بوو،
عەرەبەکان زۆر لی فێر بوون کە زیاتر بە دوای مادی و بە دوای ژیانێکی پراگماتیکی بکەون و بە دوای سەودا و سەوداکاری کەوتن. بۆیە عەجەمەکان و کوردەکان قودسیان ڕزگار دەکرد، عەرەبەکانیش ئیمارەتە عەرەبیەکانیش پەیوەندیان بە سەلیبیەکان دەکرد و خیانەتیان دەکرد و سەودایان دەکرد. با بڵێنەوە نەک هەمووی، بەڵام غاڵی بەشی زۆری وایان دەکرد. بەو شێوەی بوو جارێکی تریش قودس ڕزگار کرد. لە ساڵی حەفدەمی کۆچی دیارە عومەری کوڕی خەتاب کە سەردەمی فتوحاتی ئیسلامیە یەکێک لەو ناوچە و شارانی کە بەر بڵێن فتوحات گرتیەوە فتحکردنی شاری قودس بوو. ئەو وەختە لە ژێر دەستی بڵێن بەتڕیارکی مەسیحیدا بوو کە جوولەکان هیچ وجودێکیان نەبوو لەو شارە و هیچ حسێبێکیان ئەسەن بۆ نەدەکرا، وجودێکی حقیقی و معنەویشان بڵێن نەبوو لەو شارە. لەبەرەوە کاتێکەوە سوپای مسلمانەکان لە دەوری بڵێن شارەکان ئابوڵەقەدا دیارە خەڵکی شارەکە پێیان باش بووە کە خودی خەلیفەی مسلمانان عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت ئەو ئامادە بێت وەکو وەرگرتنی مۆسیق و بەڵێننامەیەک لە خودی ئەوش دیار کە بەڕێکەوتووە و بەو شێوە مێژووی کە باس دەکرێت گەیشتۆتە تەڵا شێوەیەکی زۆر سادە و ساکارانە گەیشتۆتە بڵێن دەوری شارەکە لەگەڵ غولامەکەی بە جلو بەرگێکی زۆر ئاسایی زۆر متەواضعانە نەک وەکو جلو بەرگی قەیسەر و ئەباتیڕەکان هەچەند داواشی دەکەن کەوا بە جلو بەرگێکی زۆر ینی بڵێن شایستەوە وەکو پاشایانە بچێت بەڵام ئەو قبول نەکردووە دیارە. ئیتر ئەو پەیماننامەیەک دەدا بە یاخو بەڵێنێک دەدا بە خەڵکی شارەکە بە تڕیارکی شارەکە کە نەسا بە العهدە العومەریە بەڵێننامەی عومەری. بەپێی ئەو بەڵێننامەیە ئەو خەڵکە ئازادن لە ممارسەکردنی هەموو شاعیرەکانی خۆیان، هەموو کارێکی خۆیان و بە هیچ شێوەیەک مسلمانەکان بۆیان نییەکەوە تجاوز بکەن لەسەر پیرۆزیەکانی مەسیحیەکان. بەڵام خاڵێک کە دیارە دانیشتوانی مەسیحی شارەکە داوایان کردووە، دەسەڵاتداری مەسیحی شارەکە داوایان کردووە کە پێویستە یەهودیەکان هیچ وجودێکیان بۆ نەگەڕێتەوە، هەروەک چۆن نەیان بووە لەسەر دەمی ئەوان کە مسلمانەکانش هاتن هیچ شتێکیان نەبێت. بەڵام دیارە عومەری کوڕی خەتاب بۆ مەرجە ڕازی نەبووە وتوێتی ئەو پێچەوانەی بنەما ئاینەکانی پیرۆزەکانی ئێمەیە، چونکە ئەوانش کە وەکو ئینسان وەکو هەڵگری بڵێن ئاینەکەن مافی خوان هەیە کە ئەوانش بژیان، ئەو مەرجەی لە بۆ مەرجە ڕازی نەبووە. بەبراو لە سەردەمی عومەری کوڕی خەتاب دیارە جوولەکان مافیان بۆ دەگەڕێنەوە شارەکە، ینی لە چاو سەردەمەکانی پێشوو زۆر جیاوازی هەیە. شارەکە بە شێوەیەکی سلمی بە شێوەیەکی ئاشتیانە فتح دەکرێت. دیارە زۆر لە شارەکان بە شێوەی سڵح فتح کراون جگە لە شاری قودسیش. دوایە و ماوەیە بۆ جارێکتر سەلیبیەکان هێرشیان کردەوە سەر قودس و قودس ڕوبەڕووی چەند هێرشێکی تر بوویەوە. پاش لاوازبوونی مسلمانەکان لە ساڵی 1999 میلادی ئەو شارە دووبارە ڕوبەڕووی هێرش بوویەوە کەوتەوە ژێر دەسەڵاتی یەهودیەکان. لەم شەڕەشدا 70,000 مسلمان شەهید بوون. لەم نێوەندەشدا سەلیبیەکان 90 ساڵ حکمڕانی ئەو شارەیان گرتە دەست. تاوکات سەرکردەی مسلمانی کورد سوڵتان سەلاحەدین ئەیوبی ساڵی 1993 میلادی قودسی خستە ژێر فەرمانڕەوایی مسلمانان و قودسی ڕزگار کردەوە. پاشە و ماوەیەش بە شێوەیەکی فراوان و بە دڵێکی فراوانەوە ڕێزی مرۆڤایەتی لە مەسیحیەکانی ناو قودس و هەموو دانیشتوانی قودسنا. بە شایەتی دوژمنان و دۆستانی مسلمانان سەلاحەدینی ئەیوبی کاتێک کە قودسی ڕزگار کرد گەورەترین ڕێزی مرۆڤایەتی لە خەڵکانی ناو قودسنا. پاشەمەش بۆ ماوەی 8 سەدا قودس لە ژێر سایی ئازادی مسلماناندا بوو. پاشەوەی سوپای ئینگلیزی لە جەنگی جیهانی یەکەم قودسی داگیر کرد، یەهودیەکان ئەم هەلەیان قۆستەوە و بە پاڵپشتی سوپای ئینگلیزی یەهودیەکان لە هەموو شوێنێکی جیهانەوە دەستیان کرد بە کۆچکردن بۆ فەڵەستین و حکومەتێکیان بۆ خۆیان دروست کرد و ساڵی 1948 میلادیدا بەشێک لە قودسیان داگیر کرد و دەوڵەتی ئیسرائیلیان بۆ خۆیان دروست کرد. پاشەوەی لە ساڵی 1968 یەهودیەکان دەستیان گرت بەسەر قودسدا و تا ئێستا پیرۆزیەکان لەو شارەدا لە ژێرپەی یەهودیەکاندا ماوەتەوە. محەممەدی ئیسلامیش لە چاوەڕوانی سەلاحەدینێکی تردایە کە قودس بخاتەوە ژێر ڕکێفی مسلمانان.